من پارێزەر هەوراز نجمەدین حەسەن پارێزەری ڕاشکارم لە شاری کەرکووک و شارەکانی عێراق و هەرێمی کوردستان کاری پارێزەرایەتی دەکەم. ماوەی 4 ڕۆژە لەسەر یەک لە کارێکی خۆبەخشیمدا هەوڵم داوە کە سەردانی ئێرەم کردو و دەبینم بەردەوام سەردانی ئێرە دەکەم ماوەی چەند ساڵەکە، بەڵام ئێستا کە ماوەی 4 ڕۆژە سەردانی ئێرە دەکەم بە بەردەوامی و تەماشا دەکەم خەڵکێکی زۆر بەبێ بەرپرسیارانە بەنابەر پرسیارانە هەوڵیانداوە و یان ئەوەی تا لەبەر چاوتان دیارەکە ئەم ناوەیان بە شێوەیەکی نابەرپرسیارانە پیس کردووە و من ماوەی 4 ڕۆژە بە شێوەیەکی خۆبەخش بەبێ ئەوەی هیچ هاوکاریەک بکرێم لە ڕووی مادیەوە یان لە ڕووی توانای مرۆییەوە هەر کەسێکم لەگەڵ بێتەنیا بۆ خۆم هەڵساوم بەم کارە لە سۆنگەی بەرپرسیارەتی و هەستکردن بە بەرپرسیارەتیمە بەرامبەر بەو ژینگەی کەوا من تێیدام کە ئێرە بەڕاستی سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە. تا ئێستا ماوەی 4 ڕۆژەکە بەردەوامم بەمڕۆ ئەوە 34 سەلەی دەوڵی خۆڵم کۆ کردوێتەوە هەر بە سیارەکەی خۆشم کە سیارێکی خەمەرەیە گواستمەتەوە بۆ شوێنی مەبەست و تاواکو بتوانم هیچ نەبێت بەپی بەرپرسیارەتی خۆمۆک و هەوراز و ببێتە پەیامێکش بۆ ئەوانەی کە گەشتەکەن بۆ ئێرە دێن هیچ نەبێ پیسێکە لە دوای خۆیان بەجێنەیەڵە. پەیامی من ئەوەیە ئەو کارەی ئەیکەن ئەگەر لە ڕووی ڕەوشت و ئەخلاق و باسێکی بەڕاستی کارێکی پەرژین بێ لە ڕووی ئێوە بینەرانتان کارێکی ناخلاقیە، چونکە ئێمە بەرپرسیارین بەرامبەر بەم ژینگەیە. کە ئەبینم من ئەم کاراکەم دەستخۆشیی زۆر زۆرەکەن، بەڵام ئامادەنین زۆر تێبینەوەم کردو ئامادەنین دەدەقە لە کاتی خۆیان بگرن بێن من نامێ هاوکاری من بکەن بۆ خۆیان ئەمەوێ هەست بە بەرپرسیارەتی بکەن هەست بەوە بکەنکەوە ئەوان بەرپرسن بەرامبەر بۆ ژینگەیە.